فرمودشي صحيح معناه إمام البخاري مسلم رواية دك بيغمبري خواد فرمي صلى الله عليه وسلم حديثك قدسية خواي قولة فرمي الصوم لي وأنا أجزي به للصائم فرحتان يفرحهما دفرمي روجي خواي قولة بعظمته قولي خوي دفرمي روجي لبو منا وهر أمنيش بخوم دتانم پاداشی ئەو کەسێ بدەمەوە کە بە ڕۆژی دەبیت. ئینجا دەفەرمی للصائم فرحتان يفرحهما دوو فەرحەیە. یەکەم فرحة حين يفطر يفرح بفطره. ئێستا ئەمە حالیان دانیشتینە تەبەن چەند ڕۆژەکە بەڕێو گەرما دەڕۆین کچەک تێنیمان بووە ئێستا چاومان لەوەیە بانگ بدا ئەو ئاوە ساردەی تێبکەینە ناو بەرداغی قلە خورمایەکی بخۆین هەمجارێ دکتۆر پێدەکەنی دکتۆر سەنگەر ئێستاکە تێنی بۆ دیارە زۆری نەخۆش فەحس کردی و عیلاجی زۆر کردی چاوەڕێ دەکەین قلە خورمایەکی بخۆین یەکسەر نییە کو دارێک ئاوی لێ بڕابی ئاوی تێدەکەی یەکسەر چی لێ دێ یەکسەر گەشت دەبتەوە ئەو خۆشیە خوشک و برا بەڕێزەکان ئەو خۆشیە ئیلا ئەو کەسەی بە ڕۆژیە هەز بەو فەرحەیە دەکە کە خوای گەورە پێی دەدات ئەوە دنیاوە نییە قیامەتمان لە پێشە ئەو دنیاە خلاص دەبیت و کۆتایی پێدێ و دەمرین دوا ڕۆژ حساب و کتاب و لێپرسینەوە وفرحة يفرح بصومه حين يلقي ربه الله أكبر ئەو فەرحەیە کە ئێستا بەعینی واقع دەبینین ئینشاءالله پاس چەند کاژێرەی تر مەسەلەن وەچی بانجیدا فتار دەکەینەوە ئەو خۆشیەی دەبینین ئەوەی تریش بە پشتیوانی خوای گەورە چکە وعدە پێغەمبەری خوا بە مەیدای ئەوەش دەبینین کە دەچیە خزمەت خوای گەورە لە هەموو شتێک زیاتر لە کردەوەکانت بەس بەو ڕۆژیە دڵخۆشی کە لە خوای گەورە بە ڕۆژی بوو میهرەبانی دڵسۆزی و لێزانی